دوا بە دوای ئەوەی کەوا لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی کۆمیسیارانەوە ماوەی بانگەشەی هەڵبژاردن دیاری کرا لە 25 مانگ و دەستی پێ کردووە هەتاوەکو 15 بەردەوامە بێت لەم ماوەیە. ئێمە پێشوەختە بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی شارەوانیەکان شار و شارچەکان هەماهەنگیمان کردووە، ڕێوشوێنمان دیاری کردووە بۆ سەرجەم کاندیدەکان پارتە سیاسیەکان بۆی کەوا چۆن بتوانن بانگەشەیەکی ڕێکوپێک ئەنجام بن لە تەواوی بازنەکانی هەڵبژاردن. هەڵبەتە لیژنەیەکیشمان پێکێناوە لە ڕێگەی ئەو لیژنەیەوە چاودێری شێوازی بانگەشەکان نەکەین بۆی کە بزانین چ کاندیدێت چ پارتێکی سیاسی سەرپێچی ڕێنمایەکانی ئێماکە بۆی کەوا لێکۆڵینەوەی تیا بکرێ و سزای خۆیان وەربگرن. سەبارەت بە سکاڵا بەڵێ ئێمە مافێکی هەموو کاندیدێکە پارتێکی سیاسیە کاتێ سەرپێچەکە بینێ بێت سکاڵات و مارکە. ئێمە لیژنەیەکمانەیە لیژنەی وەرگرتنی سکاڵا و تانەکانە تایبەتە بە بانگەشەی هەڵبژاردن و پێش بینیش کراوە، یعنی سکاڵا زۆر تەبیعیە، سکاڵاکان تۆمارەکرێ ئێمە لێکۆڵینەوەی خۆمانەکەین وێنە ئەنێرین بۆ ئۆفیسی نیشتیمانی لێوێش لیژنەیەکی مرکزی هەیە لێکۆڵینەوە لە سکاڵاکانە کات و ئەگەر سەرپێچەکە کرابێت ئەوە بە دڵنیایەوە سزاش وەرگرێت. کاتی دەمدان کاگامان تا چۆن هەزار کەس کاتی دەمدانی وەرگرتووەتەوە دوبارەگەتون هاوڕێیان دایکن کاکە بەڵێ دیارە هەموو پارێزگایە هەر بازنێکی هەڵبژاردن لیژنەیەکی ئەمنی بۆ پێکێنراوە. ئەو لیژنە ئەمنیە بە سەرۆکایەتی بەڕێز پارێزگار و ئەندامێتی فەرمانگە پەیوەندیدارەکانە تا ئێستا دوو کۆبوونیان ئەنجام ماوە. دیارە بەپێی ڕۆژوێنەکانی کۆمیسیۆن بردنە ژوورەوەی کامێرە بۆ ناو وێزگەکان ڕێگە پێدراو نییە، بەڵام بە هەماهەنگی لەگەڵ هێزە ئەمنیەکان تا ئێستا ئەو بڕیارە نەدراوە لەلایەن لیژنەی باڵای ئەمنیەوە کە ئەو ڕێژوێنانە چیە کە بگیرێتە بەر بۆی کەوا کامێرە نەبرێتە ناو وێزگەی دەنگدانەوە. سەبارەت بە دابەشکردنەوەی کارتی بایۆمەتری دەنگدان وەکو بازنەی سلێمانی و هەڵەبجە ئێمە پرۆسی دابەشکردنی کارتەکانمان بەردەوامە بێ هەتاوەکو 19دا. ئەتوان بڵم لە سنووری بازنەی سلێمانی لە 188 کارتەکان دراوەتەوە دەست دەنگدەرەکان ئەوەی کە ماوەتەوە ڕۆژانە لە ڕێگەی ناوەندەکانی دۆمارکردن لە بازنەی سلێمانی 74 ناوەندی تۆمارکردن هەیە لە کاتژمێر 8 بۆ 3 لە پێشوازی دەنگدەران و هاوڵاتیانن کە بچن کارتەکانیان وەربگرنەوە. وەکو بازنەی هەڵەبجە ئەتوان بڵێم زۆرترین ڕێژەی کارتی بایۆمەتریک تیا دابەش کراوە کە ڕێژەکەی نزیکە بێتەوە لە 198 ڕێژێکی کەم کارت ماوە ئەویش بە هەمان شێوە بەردەوامە لە دابەشکردنەوەی کارتەکان. پێشتر ئامارەکانمان ڕاگەیان بوو کە چەند دەنگدەر بەڵێ وەکو دەنگدانی گشتی زیاد لە ملیۆنێک و 8,000 دەنگدەری گشتیمانەیە لە سنووری بازنەی سلێمانی. لە ماوەی ڕابردووە 3 جار ئێمە قۆناغی نێکنەوەی تۆماری دەنگدەرانمان بەڕووی هاوڵاتیان نەکردەوە و لە زمنیشیە لە دایکبوانی 2006-2005 ئەوەی خۆی تۆمار کردبێ کارتێکی بایۆمەتری بۆ چاپکراوە ئەتوانێت بچێ وەرگرێتەوە.